والله كان هاد بلا موتي خمن نمزاني تشيتوت بلام هل دنگك يا امزاني تش ازارك تاني او بو من زور گرنگ کاک محمد سلااو لێ بێ بەخێر بێتەوە بۆ خلات پێمان بڵێ ڕۆشتن بۆ ئەمریکا چۆن بوو لەوێ چیتان کرد و کۆنسێرتەکانتان تایبەت بە چی بوو لە کوێ گۆرانیتان وت طبعا ما شانز بري تقريبا بنزيكي 16 ڕۆژ لە وڵاتی ئەمریکا بنزیکەی حوت کۆنسرتمان ئەنجامدا لە واشنتن و دەوروبەری بەشێکی لە کۆنسرتەکانمان ناو سەفارەتەکان بوو بە تایبەت لە سەفارەتی عێراق بە ئامادەبوونی زۆربەی سەفیرەکانی جیهان و وەکو گروپی نەتەوەکانی کەرکووک بان کرابووین و منیش وەکو پشتی گەرمیانی و کورد لە ناو گروپەکەیا بوو بەگشتی پێشوازێکی زۆر باشمان لێکرا پێیان خۆش بوو چکە دەنگی جیاواز ڕەنگی جیاواز جلوبەرگی جیاوازیان چاو لێ بوو و من لە تەنیشتی ئەو پەیامە هونەری خۆما پامێکی نەتەوەیشم لەگەڵ خۆما بردم کە باسی جینۆساید و باسی هەندێک پامی نەتەوەی تایبەت بە خەتی گەرمیان و هەتا نزیکەی بارزان باوەڵان ئەڕوا و لەسەر دەشت بۆ باشان کە ئەو خەتەی تەمەەن هەڵەبجە و گەرمیان ئەوەی کە تووشی جینۆسایدی ڕژێمی ڕابردوو بوونەتەوە بەکارێنانی شعرێکی مامۆستا نامی خەورامی و خۆشم پێشوەختە چەند تقریبا بە نزیکەی دقەیە قسەم لەگەڵی کرد پێم وابێ لە زۆربەی سۆشیال میدیاکان و تەلەڤیزیۆنەکان بڵاو بووەوە بە زمانی خۆیان بە ئینگلیزی دواتر دەستم پێ کرد و ئەوان پێشوازێکی زۆر باشیان لێکردین مخابن و ئەزانم لۆبی کورد لەوێ زەعیفە چ لە ڕووی دیبلۆماسی و چ لە ڕووی هونەریەوە بەداخەوە خۆزگەوانە هەبوو دیارە ئەویش هۆکاری تایبەتی خۆی هەیە کاک محەممەد کۆنسێرتەکان تایبەت بوو بە مەقامات و قەتار و خاوکەری یاخود هەمە جۆر بوو تەمان دابەشمان کردبوو ئەو تایبەت بوو بە مقامات تایبەت بوو بە بەستەی شیرینی گەرمیانی و ناوچەی کەرکووک و ئەو بەستانەی کە مشتەرەکە لە نێوان نەتەوەکانە بەڵام ڕۆژەکانی کۆتاییمان هەمومان بۆ کردبوون بە شادی و بە بەزمی گەڕیان و بەزمی جۆرجی ناو هەنێک لە بەزمی چەپڵەکانی ناوچەی گەرمیان و ئەوانەمان بۆ خوێند کاک محەممەد ئەوەی ئێوە قسەتان لەگەڵیان ناکرد لێوێ بوون کام لەو گۆرانیە کوردیانە کام لەو مەقامات و ئاوازانەی خوێنتان زۆر تایبەت بوو بەلایەنەوە یعنی کاریگەر بوون پێیان خۆش بوو هەڵبەتە من دوای کۆنسێرتەکان لەگەڵ زۆربەی سەفیرەکانە بەرەکەوتم چکە هاتن بۆ لامان و لەبەر ئەوەی ئەمزانی کە لۆبی کورد لەوێ زەعیفە هەوڵمەدا کە لۆبیەک بۆ کورد هەبێ بۆی بچینەوە نەورۆ سازکەین بۆ کورد بۆی بچینەوە کۆنسێرتی تریان بکەن چکەمە دووەم گروپ بوو لە ئاسی عێراق و کوردستانە بام کرد لە دوای کامکارانی تر گروپی تر نەڕۆشت بوو بە فەرمی بوو شێوازە و ئەوانەی کە زۆر گویان لێبوو بەزمە ڕیزمیەکانیان زۆر پێخۆش بوو و زائیدەن لەگەڵەوەشا کە چونکە پێشوەختە لەسەر خاوکەرەکە قسەم کرد زۆر با بڵێن بە جوانی گویان لە خاوکەرەکە کرد چونکە دەنگی جیاوازیان گوێ هەرچەند ئەو لەوانەیە لە شعرەکە تێنەگا بەڵام یەکیان هات بۆلام وەڵایەکیان هات بۆلام وتی خۆ من نەمزانی چیت وت بەڵام هەل لە دەنگەکەیە ئەمزانی چ ئازارێکتانەیە ئێوە کورد ئەوە بۆ من زۆر گرنگ بۆیە بۆ هەردوو بارەکە چ مقامەکان چ بەزمە ڕزمیەکان پێیان خۆش بوو بە کاک محەممەد زۆر گوێمان لێ بێ ئەوتێ لە دوای کۆچی عەلی مەردان و شور خەیاتۆوانە لە سنووری گەرمیانە دەنگی تۆک و جێگرەوەی ئەو دەنگانە دانن ئەوترێت کە گوێمان لە دەنگی کاک محەممەد دەبێ ئەو دەنگانەمان بیرەکەوێتەوە ئەمە چه هەستێکە بۆ تۆ طبعاً شوێن پێگرتی مامۆستایانی گەورەی وەکو مامۆستا عەلی مەردان وەکو مامۆستا سڵاح داوودا کە من چوومەتە خزمەتی مامۆستا شکور خەیات کە 11 ساڵ موسیقم ژەنی لەگەڵیا و تەواوی ئەو شتانەی لە دەمی کەوتە خوار و هەڵم گرت و بەشێکی تریش لەو مامۆستایانش کە من نزیکەوە نەمبین و تەمەن هاوتا شانی تەمەن یەکتری نەبووین و وەکو مامۆستا خوداداد عەلی وەکو مامۆستا عەلی مەردان تەواوی مامۆستایانی تریش هەستێکی خۆشەکەوت بەڵام گەرمیان هەر منی لێنیم گەرمیان مقامبێژی زۆر چاکی لێم کاکە هاوتایە کاکە دڵنیایە مامۆستا حوسێن عەلی قادر کەرێمیە ئێستش مامۆستا حوسێن گەرمیانی لە ژیانە ماوە برادرانی ناوەندی عەلی مەردانە کە کۆمەڵێک مقامبێژی زۆر چاکیاتە شاید کە من ئەوە بڕەوای ئەوە بینن کە من شوێنگرەوەی ئەوانە بم مامۆستا ڕەمەزان گەرمیانیە مامۆستا حەسان زیرەکە تەواوی و مامۆستایانەی تریش حەسەن هەیاس سعدون کاکەی ئەمانە گشتیان سمبولی مقام بێژی گەرمیانن من طبعا احساسێکی زۆر خۆشەکە ئینسان ناوزەن دەکرێ بە شوێنگرەوەی ئەو مامۆستایانە و من لە حزوری هەموو ئەو مقام بێژانەی تری گەرمیانە سەردانوێنم کە ئێستا لە تەمەنی خۆمان و ئەژێن و ئەوانەشی کە لە ڕابردووە هەوڵیان داوە بۆ هێشتنەوەی مقامی کوردی